یەکگرتووی ئیسلامی کوردستان نیوسەدا سیاسەت و بانگەواز. ئەمڕۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان تەمەنی دەبێتە 29 ساڵ، بەڵام 29 ساڵی سەرناسنامە، چونکە ئەم حیزبە تەمەنی زۆر لەوە زیاترە کە لە ساتی ڕاگەیاندنیەوە بۆی هەژمار دەکرێت. ئەگەر سەرەتاکانی کاری ڕێکخراوی خوان موسلیمین لە کوردستان هەژمار بکەین، تەمەنی حیزبە لە نیوسەدا زیاترە. چالەگوانانی دامەزرێنەری ئەم حیزبە نەوەی گۆشکراوی ڕێکخراوی خوان موسلیمین بوون، لەوێدا سەرقاڵی سیاسەت و دەعوە بوون، هەتا لە ساڵی 1970 کە بە بڕیاری ڕێبەری خوانی عێراق هەموو چالاکیەکانی سیاسیە و ڕێکخراوە سڕکرا. بەڵام ئەوەی جێی سەرنجا ئیخوانەکانی کوردستانی باشوور بۆ ماوەیەکی زۆر پابەندی ئەو سڕکردنان نەبوون. یەکێک لەوانە گەنجێکی هێمنی چپەدوو بوو بە ناوی سەلاحەدین بەهادین کە کوڕی یەکێک لە موڕشیدە دیارەکانی تەریقەتی نەقشبەندی بوو، ئەویش لە ناوچەی هەورامان بوو. سەلاحەدین بەهادین لەدایک بووی ساڵی 1950 9 ساڵ دوای بڕیاری سڕکردنی چالاکی و لە ساڵی 1970 لە هەڵەبجە لەگەڵ دەستێک لە هاوبیرە هەرە نزیکەکانی کۆبوونەوە و بڕیاریاندا دەست بە کاری سیاسی و بانگەواز بکەنەوە. بە هۆکاری ئاشکرابوونیان بەشێکی زۆر لە کادرانی ئیخوان بۆ ئێران هەڵهاتن، لە ناویشیاندا سەلاحەدین بەهادین لە ئێران کێشتا لە سەرەتاکانی شۆڕشدا بوو، لەگەڵ هاوبیرەکانیدا یەکیان گرتەوە، یەکێک لە ئامادەبوانیش مەلاکرێکار بوو. لەوێدا بڕیاریاندا حیزبێک بە ناوی کۆمەڵی ئەنساری ئیسلامی دابمەزرێنن، بەڵام سەرکەوتوو نەبوون و هەموو ئەو جوڵە و چالاکیانەی سەلاحەدین بەهادین و هاوبیرەکانی دژی بڕیاری سڕکردنەکەی ئیخوانی عێراق بوون. بەڵام لە ساڵی 1985 سەلاحەدین بەهادین گەیشتە ئیماڕاتی عەرەبی و لەوێدا مۆڵەتی فەرمی کارکردنی لە ڕێبەرانی ئیخوانی عێراق وەرگرت و بەو مۆڵەتەوە گەڕایەوە ئێران، بەڵام دەبوو پاشگەڕانەوەی کێشەیەکی دیکە چارەسەر بکات. لە ساڵی 1970 مەلا سدیق عەبدولعەزیز کە برای مەلا عوسمان و مەلا عەلی عەبدولعەزیزی یەکەم و دووەمین ڕابەرانی بزوتنەوەی ئیسلامی کوردستان بوو، بە ناوی خوانەوە کاری دەکرد و تۆڕێک لە پەیوەندی سیاسی و بانگەوازخوازی دامەزراندە بوو. ساڵی 1970 بە هەوڵی سەلاحەدین بەهادین هەردوو باڵەکەی خوانی کوردستانی باشوور کە بە خەتی 1 و 2 دەناسران یەکیان گرتەوە هەتا ڕاپەڕینی ساڵی 1991 هەماهەنگ و یەکگرتوو بوون. بەڵام لە ساڵی 1992 مەلا سدیق پارتێکی سیاسی نوێی بە ناوی بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی کە بە نەهزا ناسرابوو ڕاگەیاند. بەڵام سەلاحەدین بەهادین بەکاوەخۆ خەریکی کاری خێرخوازی و بانگەواز بوو، هەر بۆیە ڕاگەیاندنی حیزبە سیاسیەکەی بۆ 6 دوای ساڵی 1994 دواخست. هۆکاری ناونانی ئەم حیزبە بە یەکگرتووی ئیسلامی کوردستان وەک عومەر عەبدولعەزیزی هاوبیری و خزمی نزیکی سەلاحەدین بەهادین و یەکێک لە دامەزرێنەرانی یەکگرتووە ئاماژەی بۆ کردووە، دەگەڕێتەوە بۆ پێش ڕاگەیاندنی یەکگرتوو لە ساڵی 1991 ئیخوانەکانی کوردستان ڕێکخراوێکی خێرخوازیان بە ناوی یەکگرتووی ئیسلامی کوردەوە دامەزراندە بوو بۆ سوودوەرگرتن لە پاشخان و ناوبانگە خێرخوازیەکەی و هەروەها بۆ هێشتنەوەی ناوەکەی بە زیندوی پارتەکەیان بە ناوی یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە ناونا. یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ماوەی ئەو 29 ساڵەی دوای ڕاگەیاندنیدا چەندین هەڵبەز و دابەز و گەشە و پاشەکشە و ساتی خۆش و ناخۆشی بینیوە. لە دوای سیوێکی یابی ساڵی 1996 لە کابینەی سێم و چوارەمی حکوومەتی هەرێم بە وەزیرێک بەشدار بووە. لە هەڵبژاردننی 2005 ئەنجومەنی نوێنەرانی عێراق 5 کورسی بەدەست هێناوە. لە هەڵبژاردننی 2010 4 کورسی بەدەست هێناوە و ڕێژەی دەنگەکانی 214,000 دەنگ بوو. لە هەڵبژاردننی 2014 لە کۆی 328 کورسی 4 کورسی بەدەست هێناوە و ڕێژەی دەنگەکانی دابەزی بۆ 192,000 دەنگ. لە هەڵبژاردننی 2018 کورسەکانی بوونە 2 کورسی و دەنگەکانیشی تووشی نەزیفێکی قوڵ بوو، هاتە خوارەوە بۆ 98,000 دەنگ. ساڵی 2021 کورسەکانی بۆ 4 دانا زیادیان کردو، دەنگەکانیشی بووە 108,000 دەنگ.
لە هەڵبژاردنەکانی کوردستاندا یەکگرتوو ساڵی 2005 هاتە نێو کێبڕکێ هەڵبژاردنەکانەوە و لە سەرتاسەری کوردستاندا لەو هەڵبژاردنەدا 9 کورسی بەدەستهێنا. لە هەڵبژاردنی 2009دا لە لیستێکی هاوبەشدا 6 کورسی بەدەستهێنا. لە هەڵبژاردنی 2013دا بە تەنها بەشداری کرد و 10 کورسی بەدەستهێنا. لە دوایهەمین هەڵبژاردنیشدا لە ساڵی 2018دا تەنها 5 کورسی بەدەستهێنا. لە ساڵی 1994ەوە هەتا ساڵی 2023 تەنیا 8 کۆنگرەی ئەنجام داوە. جگە لە کۆنگرەی شەشەم کە لە ساڵی 2012 بەڕێوەچوو محەممەد فەرەج بوو بە ئەمیندار. هەموو کاتەکانی دیکە و هەتا هەنووکەش سەلاحەدین بادین ئەمینداری و حیزبە بووە. یەکگرتوو لە ماوەی 29 ساڵی تەمەنیدا دەمێک لە دەسەڵات و دەمێکیش لە ئۆپۆزیسیۆن بووە. لە بادینان پارتی و لە سنوور سلێمانیش خەڵک بارەگەکانیان سووتاندووە. سەردەمانێک زۆر کراوە و پاشتریش بەرەو جۆرێک لە کۆنەپارێزی سەلەفیانەوە چەرخاوە. بەگشتی حیزبەکە لەلایەن هەڵەبجێیی و هەورامەکانەوە سەرکردایەتی دەکرێت. ئاڕاستەی ئیشکردنی کادیرانی دەڤەری بادینان و سلێمانیش جیاوازە. لە ئەستی سیاسیدا یەکگرتوو ساڵانێکە هیچ گەشەیەکی نەکردووە. لە ئەستی بانگەوازخوازیدا کەسانێکیان وەک سەلەفیەکان و بانکخوازە سربەخۆکانی لێقوود بۆتەوە. لە ئەستی کاری خێرخوازیشدا تا ئەستێکی زۆر لە قاڵب دراوە، بە تایبەتی دوای ئەوەی پارتی دیموکراتی کوردستان کۆمەک و میحنەکانی وڵاتانی کەنداوی لێگرتووەتەوە. بەگشتی داهاتوویەکی نادیار چاوەڕێم حیزبە دەکات، بە تایبەتی پاش لێدان و شکستی ئیسلامیەکانی جیهانی عەرەبی و شکستی ئیسلامیەکانی تورکیا لە پێشکەشکردنی ئەزموونێکی سەرکەوتوو و تەنگەشە قوڵەکانی کۆماری ئیسلامی ئێران. هەروەها حیزبەکە بەدەست جۆرێک لە بنەماڵەیی بوون و لێڵی جیهانبینینی و نەبوونی سەرکردەیەکی ئایندیدەوە دەناڵێنێت. ئەگەر هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان بکرێت، ڕەنگە بەشێک لەو ڕاستیانە ڕوونتر بەرجەستە ببن.